ڕۆژی جیهانی مامۆستا وە بیرهێنانەوەی پێگەی کۆمەڵایەتی بەرزی مامۆستایان لە ئێران. 5 ئۆکتۆبری هەموو ساڵێک لەلایەن یونسکۆ و ڕێکخراوی جیهانی کارەوە وەک ڕۆژی جیهانی موعەلیم ناودێرکراوە. ڕۆژێکی بۆ ڕێزگرتن لە جێگە و پێگەی موعەلیمان، لێکۆڵینەوە لە کێشە و گرفتەکانیان و هەروەها وە بیرهێنانەوەی ئەو ڕۆڵەی کە لە بنیاتنانی دوا ڕۆژی کۆمەڵگەکاندا دەیژێڕن. بەڵام لە ئێران ئەم بۆنەیە وە بیرهێنەرەوەی خەبات و تێکۆشانی مێژووی و بارودۆخی نالەباری ئەو موعەلیمانەیە کە سەرەڕای ڕۆڵی سەرەکی و بنیاننەرانەیان لە کۆمەلگادا بە دەستهەژاری و نایەکسانیەوە دەناڵێن. لە ئێران ڕۆژی 12 گوڵان وەک ڕۆژی موعەلیم دەناسرێت، بەڵام ئەم ڕێککەوتە دوو جێرانەوەی تەواو جیاوازی هەیە. جێرانەوەی یەکەم واتە ڕەوایەتی یەکەم دەگەڕێتەوە بۆ ئەبولحەسەن خان عەلی، موعەلیمی 29 ساڵەی فەلسەفە و زمانی عەرەبی کە لە 12 گوڵانی 1340دا لە کاتی کۆبوونەوەیەکی ناڕزایەتی هەزاران کەس لە موعەلیمان لە بەردەم مەجلیسی شۆڕای میلی بە گولەی بەرپرسی پۆلیسی بەهارستان گیانی لەدەستدا. موعەلیمان لەو ڕۆژەدا بە مەبەستی ناڕزایەتی دەربڕین بەرامبەر بە لە خوارەوەبوونی هەڵدەستەکانیان کۆب بوونەوە. کوژرانی خان عەلی شەپۆلێک لە مانگرتن و خۆپیشاندانی لێکەوتەوە و سەرنجام ڕەژیمی شای ناچار کرد هەندێک ڕێفۆرم و چاکسازی لە هەڵدەستی موعەلیماندا بکات. لەو کاتەوە 12 گوڵان بۆ موعەلیمانی خەباتکار وە بیرهێنەرەوەی ئەم خەبات و گیانبازیە مێژوویەیە. لەلایەکی ترەوە گێڕانەوەی فەرمی کۆماری ئیسلامی ئەم ڕۆژە پەیوەست دەکاتەوە بە ڕووداوی کوژرانی مورتەزا موتەهەری، یەکێک لە بیردۆزانی حکوومەت کە ڕۆژی 11 گوڵانی 1358 لەلایەن گروپی فۆرقانەوە تیرۆر کرا و دواتر بە ڕۆژێک دواخستن 12 گوڵانیان وەک ڕۆژی موعەلیم ڕاگەیاند. ڕەنگە تاڵترین و بە ئازارترین ڕاستی لەبارەی موعەلیمانی ئێران بریتی بێت لە بارودۆخی ژیان و گوزەرانیان. بەپێی ئامارەکانی یۆنسکۆ، یەک لە سەرسێی موعەلیمانی جیهان لە ژێر هێڵی هەژاریدا دەژین، بەڵام لە ئێران ئەم ڕێژەیە زۆر لەوە بەرزترە. زیاتر لە 3/4 موعەلیمانی ئێران لە ژێر هێڵی هەژاریدان و زۆربەیان ناچارن پەنا ببەنە بەر کار و پیشەی دووەم و سێم. موعەلیمانی خانەنشینکراویش لە دۆخێکی زۆر لەوە خراپتردان، ئەوانەی کە باشترین ساڵەکانی تەمەنی خۆیان بە هەڵدەستێکی کەم لە پێناو پەروەردەکردنی ئەو نەوەکاندا تەرخان کردووە، لە سەردەمی پیری و بە ساڵاچووندا لەگەڵ دەستکورتی و هەژاری دەست و پەنجە نەرم دەکەن. دۆخی موعەلیمان لە ساڵانی ڕابردوودا نەک هەر باشتر نەبووە، بەڵکو ڕۆژ بە ڕۆژ خراپتر بووە. لە ناڕزایەتیەکانی بەفرامباری 1404دا شایەتی ئەوە بووین کە بەدەیان موعەلیم و خوێندکار گیانیان لەدەستدا و دەست بەسەر کران. شۆڕای هەماهەنگی ڕێکخراوە پیشەییەکانی موعەلیمانی ئێران باز لە سەرکوتو و دەستگیرکردنی هەڵسوراوانی پیشەیی دەکات و جەخت دەکاتەوە کە سەرکوتو بەرە ڕووبوونەوەی ئەمنیەتی لەگەڵ داواکاریە پیشەییەکان هەروە بەردەوامە. دوایین راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە لانیکەم 12 موعەلیم لە شارە جیاجیەکان دەستگیر کراون و بەشێکیان هەتا ئێستاش لە گرتوخانەکاندا دەست بەسەر. ویست و داواکاری موعەلیمانی ئێران ڕوون و عادڵانەن، لەوانە زیادکردنی حەقدەست بۆ سەروی هێڵی هەژاری، دابینکردنی بیمەی کارە، یەکسانکردنی موچەی خانەنشینان لەگەڵ شاغڵان، دابینکردنی بژێوی ژیان و شکۆمەندیەکی کە شایستەی جێگە و پێگەی ئینسانی ئەوان بێت، خوێندنی بێبەرامبەر و بە کوالێتی بۆ هەموو منداڵان، بەتایبەت لە ناوچە بێبەشەکان و هەروەها دابینکردنی ستاندارد و سڵامەتی و قوتابخانەکان و کۆتایی هێنان بە سیاسەتی بازرگانیکردن بە خوێندن و ئەمنیەتیکردنی چالاشی موعەلیمان. سەرەڕای ویست و داواکاریە مادیەکان موعەلیمانی شەریف و خەباتکاری ئێران لە دەستێوەردانی ئاین لە خوێندن و جێبەجێکردنی پرۆژەگەلێکی کۆنەپەرستانەی وەک هەڵاواردنی ڕەگەزی و بەرنامە ئایدۆلۆژیەکان ئازار دەچێژن. ئەوان ناچار بوون پەروەردەیەک بەرەو پێش بنکە تا سەر ئێسقان ئاوێتەی خوڕافات و کۆنەپەرستیە. کۆماری ئیسلامی لە بری وڵامدانەوە بەم داواکاریانە پەنای بردووەتە بەر زیندانیکردن، دەرکردن و دروستکردنی بربەستی پیشەیی بۆ موعەلیمان.
بەڵام ئەم فشارانە نەیانتوانیوە مامۆستایان چاوترسێن بکات و خەبات بۆ بەدیهێنانی ویست و داواکاری و ئازادی هاوکارە زیندانیە کراوەکانیان بێپسانەوە بەردەوام. ڕۆژی جیهانی موعەلیم ڕۆژی وەبیرهێنەرەوەی ئەو ڕاستیەیە کە یەکەم چەخماخەکانی بیرکردنەوە لە قوتابخانەکانەوە دەست پێ دەکات. جیهانی ئەمڕۆ زیاتر لە هەموو کاتێک پێویستی بە موعەلیمانی پسپۆر، ئاسوودەخاتر و خاوەن ڕۆحێکی مرۆڤانەی بەرز هەیە. بەڵام ئەمە بەدینایەت مەگەر ئەوەی کە موعەلیمان لە کەمترین مەرجەکانی ژیانیشی شایستە بەهرەمەند بن و بتوانن بەبێ خەمی بژێوی ژیان و ترس لە ئەمنیەتی بوون سەرقاڵی بەڕێوەبردننی ئەرچی پیرۆزی پەروەردەی خۆیان بن. ڕۆژی موعەلیم لە ئێران لە هەموو ئەو کەسانە پیرۆز بێت کە لە سەختترین بارودۆخدا چرای زانستیان بەگەشاوەیی هێشتۆتەوە. بە هیوای ئەو ڕۆژەی کە بزوتنەوەی کرێکاری و موعەلیمانی ئێران لە ڕیزێکی یەکگرتوانەدا هاوهەنگاو لەگەڵ سەرجەم زەحمەتکێشان و ستەملیتوان بەرەو دوا ڕۆژێکی باشتر هەنگاو بنێن کە تێیدا موعەلیم و خوێندکار لە سایەی دادپەروەری و ئازادیدا هەناسە بکێشن.